ئامادەکاری دەکەن بۆ دابەشکردنی ئەو بەشە خۆراکەی کە لەلایەن گروپی کۆمپانیاکانی قەیوانەوە بۆیان هاتووە. بڕیارە دابەشی بکەن بەسەر منداڵانی بێباوک. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بە هاوکاری سۆمای چاوان لەم دۆخەنە هەموارەی خەڵکی تێکەوتووە. هاوکاریەکانیان دەگەیەنن بە منداڵانی بێباوک. ئەم هاوکارێکە لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوان کە بەدەستمان گەشتووە دەدا بەشێکین بەسەر منداڵانی نازدارانی سۆمای چاوان. دیارە مەکو لە سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەشی سۆمای چاوان نزیکەی 300 منداڵمان لایە کە هاوکاریەکن لایەن خێرخوازانەوە و کەفالەتیشکراون هەندێکیان لایەن خێرخوازانەوە. ئەمڕۆ بە هاوکاری کۆمپانیای قەیوان بە تایبەتی کاک شێفاخر کە هەموو ساتێک لە هەموو بۆنەکاندا لە هەموو مناسبەکاندا کە هەمیشە ئەم منداڵە نازدارانی دەبەرچاوە هاوکاریانەکە. ئەمڕۆژ کە هاوکاری 100 منداڵی سۆمای چاوانی کرد بە خۆراک کە پێداسیکی ڕۆژانەیە. دیارە لەبەرەی کە ئەم بارودۆخی کە ئێستا تێداین بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا نەمانتوانێت کە بە خێزانەکان بانکەین بەرە بەڵکو خۆمان لە ڕێی تیمەکانەوە بە ئامادەبوونی نوێنەری کۆمپانیای قەیوان خۆراکان ئەگەنێ دەست ماڵەکان و بۆیان ئەبێن. ڕێکخراوی خوشکان دەڵێن لە دەرگای خێرخوازان دەدەن و بانگەواز دەکەن کە ژمارەیەکی ئەجگار زۆر ماڵی کەم دەرامەت هەیە کە لەم دۆخەدا پێویستیان بە هاوکاریکردن و بەهاناوە چوونەوە هەیە. بە تایبەت منداڵانی بێباوک ئێستا لە ڕێگەی خێرخوازانەوە بڕی 100 کارتۆن خۆراک دابین کراوە و دەیگەیەنە ماڵەکان. بەڵام هێشتاش زۆر کەس ماوە کە پێویستیان بە هاوکاریکردنە داوا لە خێرخوازان دەکەن. ئێستا کاتی ئەوەیە بە هاوکاریەکانیان دڵی سەدان ماڵ و منداڵ خۆش بکەن. ئێمە وەکو سۆمای چاوان لقی سلێمانی بە هاوکاری کۆمپانیای قەیوان هەستاین بە دابەشکردن و دابینکردنی 100 سەبەتە خۆراک بۆ مناڵانی بێباوکی سۆمای چاوان کە لە ڕێگای تیمەکانی خۆمان و ئاگەینە ماڵەکانیان داواکارین لە خێرخوازان کە هاوکاری دەستی هاوکاری بۆ ڕێکخراوەکەمان درێژکەن بۆ گەیاندنی ئەو بەشە خۆراکانی کە یانگەرین بۆیان چجای لەم کاتا کە ئیستا قەیران و ناڕەحەتی و ڕێگا هاتو چۆن نییە دەستی هیچ شتێکیان پێناگاوان لە کاتی ئاساییە هاوکاری ناڕەحەتەکانیان زۆر بە ئەستەم دەستەکە و ئێستا کە چ جای بۆی ڕێگاوان قاتە ئەکراوە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی دەڵێن لە ماوەی ڕابردوشدا گروپی کۆمپانیەکانی قەیوان هاوکاری زۆری کردوون و هیواخوازن خێرخوازانی دیکەش دەستی هاوکاریەکانیان درێژ بکەن تا ئەو دۆخە سەختەی هەژارانی تێکەوتووە تێبپەڕێت تا ئەوانیش بتوانن بەبێ خەم خۆراکی پێویستیان لە ماڵەکانیاندا هەبێت. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.